سلااوان لێبێت لە شارەدەی حاجی ئۆمەرانم لە دوا گوندی سەرسنوور کە گوندی شیوەڕەشە. دیارە حاجی ئۆمەران جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان کەش و هەوا لێرە زووتر ساردتر ئەبێتن بەرابر بە ناوچەکان تری هەرێمی کوردستان. لەگەڵ هاتنی یەکەم ڕۆژی پاییز شەپۆلێکی سەرما ڕووی لە ناوچەکە کردووە. پلەکانی گەرما لێرەدا بەزیون. نزمترین پلەی گەرما لێرە کە تۆمار ئەکرێت لە حاجی ئۆمەران 7 پلەی سیلیزیە و بەرزترین پلەی ئەگاتە 20 پلەی سیلیزی لە یەکەم ڕۆژی پاییزەوە کە کەشوهەوای ناوچەکە سار بووە بەراورد بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان کە لێستا لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان فێنکەرەوە بەکاردێنرێتن هاوڵاتیان بۆی خۆی پێفێنکەنەوە، بەڵام لێرە لە شەوان سۆبا و سپلێت پێکرێت بۆی هاوڵاتیان خۆیان پێگەرم بکەنەوە. لێرە هاوڵاتیان جیاواز لە ناوچەکانی تر زیاتر پێویستیان بەوە ئەبێتن کە گەرمکەرەوە بەکاربێنن و زووتر لێرە وەرزی سەرما و زستان دەست پێەکە. وەک ئاماژەمان پێدا لە یەکەم ڕۆژی پاییزەوە لە 21 مانگەوە لێرە سەرما دەستی پێکردووە. من هاوڵاتیەکی ئێرەم لەگەڵە بێتن کاک فاڕۆق، ئەگەر بیت تێرە کاک فاڕۆق سلااوت لێ بێتن. کەش و هەوای حاجی ئۆمەران بەراورد بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان چۆنە؟ بەڵام خۆتان دەزانن حاجی ئۆمەران شوێنێکی تایبەتی هەیە. حاجی ئۆمەران زۆر ساردە، فەرقی هەیە لەگەڵ شوێنەکانی دیکە. لێرە هاوڵاتیان پێویستیان بە چەند نەوت ئەبێتن کە زستانی پێش ئەوێت لە چاو شوێنەکانی تری هەرێمی کوردستان. ئەگەر لە خوارێ پێویستیان لە وەرزی زستاندا پێویستیان بە 4-5 بەرمیل بێت، لێرە بە تاکەیت 15 بۆ 16 بەرمیلی پێویستە. کەش و هەوا لە شەوان چۆنە؟ ساردە لە ئێستادا؟ وەڵامە شەوانە لێرە سۆبەی پێ دەکەین، لە خوارێ موبەرید و پانکەی پێ دەکەن، فەرقی هەیە. لە ئێستادا هاتم بەیانیەکەی کە زوو هاتین سۆباتان پێکرد بوو سارد بوو. ڕاستە وڵا شەوانە دەبێت پێ بکەین، بەڕاستی زۆر سارد بە تایبەتی ئەو 20 ڕۆژەی ئەو سەرمای ڕووی لەو ناوچەیە کردو زۆر ساردە. پێویست نیە حکوومەت ئێرە پێش بخا لە دابشکردنەوە تاوەکو ئێستانە دابشکردن کە دەستی پێ نەکردووە. بە تاکەیت فەرقی هەیە، ینی شوێنێکی کوێستانی شوێنی ساردە حکوومەت پێویستە بە زووترین کات نەفت لە بۆ ناوچەیە دابین بکات. ساڵانە چەند نەوتان پێدەن؟ وڵا ساڵانە وەک خوارێنی وەک خوارێمان حیساب دەکەن، ساڵانە 1 بەرمیل نەفت ئەوەش ئەوەی کەمە. ئەگەر کارەبا بەکار نهێنن کێوە کارەباتان لە ئیرانەوە بۆ هاتووە، پێویستان بە چەند بەرمیلە بێت؟ ئەگەر کارەبا بەکارنێنین پێویستمان بە 15-16 بەرمیل دەبێ. وڵا زستانتان چەند مانگە لە چاو شوێنەکانی تر؟ زستانمان وڵا 6 مانگە، 6 مانگ دەبێت. لەو 6 مانگەیە چەند بەفر ئەبارێ، چەند مانجی بەفرە؟ وڵی بە ساڵ دەزانی، ینی ساڵ هەیە زۆر دەباری، ساڵی وەیە هەر دەباری بڵم ناباری، بەڵام کەمتر دەباری. ئێستا پار زۆر باری، بەڵام ئەوە بەماوەی پسر عنی ئەمووی لەسەرێک نەباری. زۆر سپاس بۆ کاک فاڕۆق کە هاوڵاتیەکی دانیشتووی گوندی شیوەڕەشە. بەڵێ تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم دەستی بە دابشکردنی نەوت نەکردووە لە ناوچە شاخاویەکان کە وەرزی سەرماوسۆڵە لێرە پێشەکەوێت لە چاو ناوچەکانی تری هەرێمی کوردستان و ساڵانە تەنها 1 بەرمیل نەوت بە هاوڵاتیانی ئەو ناوچانەش ئەدرێت کەم بە بارگرانیەکی زۆری بۆ هاوڵاتیانی ناوچەکە دروست کردووە. زۆر جار هاوڵاتیان لە گوندنشینان لە ناوچەکە پەنا ئەبەنە بەر بڕینی داری دارستانەکان کە ئەمەش گرفتێکی ترە بۆ ژینگەی ناوچەکە و ژینگەی ناوچەکە وردە بەرەو لە ناوچوون ئەسێتن کە پێویستە حکوومەت چارەسەری ئەم گرفتانە بکە، نەوت بە هاوڵاتیان بدا لە بەرامبەر ئەوە هاوڵاتیان بۆ ئەوەی پەنا بۆ داربڕین نەبن، چونکە ناوچەکە ساردە و پێویستی زۆریان بە گەرمکردنەوە هەیە. پێویستە جیاوازی بکرێت لە ناوچە کوێستانەکان لەگەڵ ناوچە گەرمێنەکان، هەمویان وەکو یەک حیساب نەکرێن، تەنها بەرمیلێک نەوتیان پێ نەدرێتن. پێویستە نەوتی زیاتر بەو ناوچانە بدرێت بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن وەرزی زستان تێبپەڕێنن. بەڵام نەگەڕێمەوە لایەوە.